لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز زاوینەوار و ناوچە گەشتیاریەکانی سنووری پارێزگای هەڵەبجە قەرەباڵغیەکی بەرچاویان بەخۆوە بینی بەپێی وتەی بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجە لە ماوەی ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز 6,000 گەشتیار ڕوویان لە ئاویناوارەکان کردووە. خۆشبەختانە ئەو ئامادەکاریانەوەیان کردووە کە بتوانین بڵین ڕێژەی گەشتیار ئەمساڵ زیاتر بێ بۆ ناوچەکە لەبەرەوەی کە ئێمە هەماهنگێکی تەوامان لەگەڵ کۆمپانیا گەشتیارەکانی ناوەڕاست و باشووری عێراق کردووە و تەنسیقمان هەبووە لەگەڵ بازگەکانە بۆی کاراسانیان بۆ بکرێت و بەبێ هیچ گرفتێک بێنە ناوچەکەەوە. خۆشبەختانەوەی کە ئەیبینین و ئامارە لە بەردەستمانە و جێگەی دڵخۆشیە نزیک بە 6,000 گەشتیار سەردانی ئەم ناوچەکە. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجە لە 60 گەشتیاران کە سەردانی ناوچە گەشتیاریەکانیان کردووە هاوڵاتیانی ناوەڕاست و باشووری عێراق بوون. المناطق السياحية خاصة منطقة أحمداوة منطقة جميلة جدا واستمتعنا كامل الاستمتاع بمناسبة العيد، واحنا نشكر يعني الأخوان القائمين على الأماكن السياحية لأنهم مهتمين بها واحنا اخذنا راحتنا بشده يعني بصراحه. كل زينين وتعاملهم كلش طيب ويانا، يعني نحس احنا جايين لبلدنا الثاني واخواننا وترحيب كان بسيطرات كلها من يشوفونا عرب يرحبون بينا، احنا جايين من بغداد. جوانی سروشت و دیمەنی هاویناواری ئەحمەداوە و گەورامان وای کردووە ساڵانە لە بۆنە و پشوو جەژنەکاندا ڕێژەیەکی زۆر گەشتیار بۆ خۆی ڕابکێشێت، هەر بۆیە گەشتیارانیش داوا دەکەن خزمەتگوزاریەکان لەو ناوچانە باشتر بکرێت، بە تایبەت فراوانکردن و چاکردنی ڕێگەوبانەکانیان بۆ ئاسانکاری هاتوچۆی گەشتیاران. جێگا گەشتیاریەکانی سنووری هەڵەبجە بە تایبەت ئەحمەدئاوا ئەتوانین بڵێن یەکێکە لە جێگا خۆشەکان، بەڵام لە ڕووی ڕێگەوبانەوە ئەکرێ کەم و کورتی هەبێ، بۆیە بە هیوام ئەوەی کە ساڵێکی در من هاتمەوە جێگەیە ئەو کەم و کورتیانە نەمێنێت. ئەحمەدئاوا سەیرانگایەکی خۆشە، سوپاس بۆ خوای گەورە، خەڵکێکی زۆر ڕووی کردێتە ئەم سەیرانگای ئەحمەدئاوا. هیوادارم ئینشاءڵڵا خزمەتگوزاری زیاتر بۆ دروست بکەن و خزمەتی زیاتری بکەن بۆ ئەوەی خەڵکێکی زیاتر ڕووی تێبکات لانی گەشت و گوزارەوە. لە سنووری پارێزگای هەڵەبجە 35 ناوچەی گەشتیاری و ئاویناوارەیە و ساڵانە 10,000 گەشتیاری ناوخۆ و ناوچەکانی دەرەوە یەرێم بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕۆیان تێدەکەن. گەشتیارانیش دەڵێن ئەگەر حکوومەت گرنگی زیاتر بە ئاویناوار و ناوچە گەشتیاریەکان بدات ئەوە ساڵ لە دوای ساڵ ژمارەی گەشتیار بۆ سنووری پارێزگای هەڵەبجە ڕوو لە زیادبوون دەکات. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هاویناواری ئەحمەداوا، سنووری پارێزگای هەڵەبجە.